مادام بابي توش نووسەر بوو تاکیدم بابم دەناسیتن چونکە بابی من منشور بوو بە سدیق بێشانسی دەمەوێت بزانم ئاخی جار کەنجنێ بابت بارمی دیتیا. باشە باش خەمت نەبی بەس بێتەوە والله لی دەپرس و پێی دەڵێم لەو ڕۆژانە داکەم باسیەوەی دەکردی گوت پیاوەک 10 ساڵان دیار نەبووە کەچی لەو نزیکانەوە دەرکەتیتەوە بشکم ئینشاءالله نەخشەبی لە بابیشت. وەڵای بابی من مردیە چونکە داکم گوتی بەدەستی خۆمان مەیتەکەمان شاردەوە. بەداخەوە خوا عەفوی بکە ئەوە دلێری شات. هەرێن وەرە چێنەوە یەک دەمەم لە دونگۆ دەگەڕێم. ئێمە لێرە زیاتر لە چێینە. دلێر وەرە شتەکەت پێ بڵێم دەرکەت بابی ویژن و سەر بووە. بابی نایدەی؟ والله هێو خەبەرێکی خۆش بوو یعنی داوەتەکی باش کەتە سەرێ نای دەخانە توش. وەڵام من جێم لە داوەتی نییە بەس دەمەوێت بەجێی خۆم جێم لێ بیتن بابی ئامینەی باسی بامم بۆ بکە. والله ئەوەی لەم مەگرا بابی ناهیدەی نابیندرێ ئەوە چەند جارە ئەمن مامۆژنم نارتە ماریان لەو مۆزوعەکەی خۆمان داچی دەرێ چوتە بەغدایە نازانم چوتە چێن دەرێ لەو مەعامەلاتی ئەسیرەکەی ئەو زە دەبی ئەنگۆ سڕێ بگرن و چی من ئێ فەقیرەی چ بکە 25 ساڵە ئێرەی نەدیتیە ئێستش هاتیتەوە لە خۆی ئیشی خۆی دەکە و سەردانی خزمان دەکا ئەمن لە جێی ئامینەی بم هەر دەبی پێیەکم لەگەری بیتن. بەخوای ئەمنیش گوتم بابە هەرچێوە بچی ئەمنیش دێم لەگەڵت. ئەو دەڵێ باش بەس ناوێری دەڵێ ئەمن خزمم گەلت زۆرە دەترسمی کچیان حەزت لێ بکەن و داواتکەن و ئەتوش ئیحراج بی بڵێ بەڵێ مردت پێ دەکەم لەبەر ئەوەیە نام بە. ڕاستیەوە شتێکی گەلێک باش بوو یعنی ئەگە تو ڕەزامەندیت لەسەر نەبی لەسەر ئەوەی کە بە شودانت بابت ڕێگری لێ ناکات؟ هیچ لێک ڕێگریم لێ ناکات. هیچ شتێکی گەلێک باش بوو. کەواتە ئێستا تو قەردار بیەوە دەبێت و داوەتەکەمان بکەیت چونکە گۆردوکتان لێک دەبن. بەڕاستی ئیشەکە بۆ فشا ئامینە پێی برێ ئەم بە خۆم پارەم نییە ئاخە چ بچم داوەتکە کاکە ئەمن دەڕۆم داوای لێبردەکەم خواحافیز. خوات لەگەڵ. وەڵا هەرات ئێ بابینەوە سەر مەسەلەی بابم. بەزانی چی بابم یەک کتێبێکی هینایە نازانم بەس دەزانم دەیگوت ئامانەتە. کتێبەکە کوب و نەتزانی کوا بەشک و چیرۆکەکە شتێکە دەمە ئەمەش سوودێکی لێ بینی لۆخمان ئیشەکی لەسەر بکەین. بەخوای نازانم کوبوو بەس ئەوەندە دەزانم وتی کتێبێکی هینایتەوە ئامانەتە بەس خەمت نەبی کە هاتەوە ئەمن دەت بەمە لای هەم دەربارەی کتێبەکەش قسەی لەگەڵ بکە و هەم ئیشەڵڵا ئەگەر هین بوو دەربارەی بابیش قسەی لەگەڵ بکە هیچ خەمت نەبی دەت بەمە لای بەخوای. کاکە بێرەوە مقاولەکەیە ئەو مقاولەکەیە چێ گازی من دەکەی چی دەوێت لە من دەبێت ئەبێ من گاز تۆ بەرێک تۆ گازی من بکەی. کاک عەبید ئەم پێم گوت و بابێ دوای باش تەکت پێ برم ئەمن هەر شتێکی بە چای خۆم ببینم هەر شتێکی جێم لێبی ئەمە لە کاک ئەمیری ناشارمەوە هەمووی پێ دەرێن. باشە چی بۆ چ شکاوە چر داوەکێک ڕووی داوە؟ وەڵا ئەو نازانم لە خۆ دەگە کاک ئەمیری تەفاهم بکە. مام عەمید ئەو کابرای هات بێکوانە چێ بوو پێم برێ بەڕاستی ئەو کابرای هات بێکوانە ئەو پرسیارە توایی لە کاگەستان کەنێک لە بن کاک ئەمیر. هادایە چییە؟ لە کۆمپانیان چییە چ بووە؟ بەسەر چاو کاگەستان. باشە دەی وا دێمەوە باش. کا عەمید چێوە چوو؟ وەڵا تی تەقات ڕۆیشت. بەسەر چاو کاگەستان. لۆ چێ دەرێ؟ وڵی کاک ئەمیر تەلەفۆن دەوات حەز دەکەن گوێ لە قسەکان دەما بگرن. ئەدی پێ نەگوتمەوە هات بۆ چێ بۆ هات بێکوانە؟ ئەو کابرایە دۆستی قەدیمی خۆم بوو. ئەدی چی ئیحسانی بووە؟ برادەری کاگەستان بوو. برادری کاک ئیحسان بوو؟ برادەری بووە. برادری بوو. برادەری بوو. هاو هات بێکوانە ئەدی لۆ سر ڕۆیشت ها؟ قوڕی بەسەری و دەی خۆی بکاتە بابم چما بە قوربانی چاردە گولەی ناکەم ها؟ وەڵا کوڕم مستەحەقی کوشتنە ئەوە دەیە بچیژنە چی بینی و حەف منداری دروستکاو ئازا بێ لەگەت و خوشکت ببنە براوەش؟ ئەوە برایم بتێ بابم چما عسێبی لۆ دەکەمەوە ها؟ وەڵی کوڕمە جا من عێلاقەم نیە ئەم مێردی خۆم کردیە و تیشم بەسەر کابرایدانم ئەوە هەموو لە بنسەری مێردی تووە ئەو نا ئەحسانەیە چما زەلامێ لە بەرامبەرم برێ ئەوە لەگە چێتە هەی خۆڵی بێقیمە ئەو لەگەرە توومە ئەمە دا چ بوو؟ دا؟ هیچ کچم هیچ ئەدی کا؟ چی لە چێدایە؟
بابت لە چێ لەچێ دا ئەمە نەتو دەپرسینکانی بابمان دەگداوە شێ حازی ئەمە قەت نەمدیدە پیاو ئەوەندە ترسنۆک بی ئەتون وا دەترسا کاکە ناحەق نییە ئێ کابرا حازی نەساغا کابرایشی بێدەسەڵاتە دەترسێت زەبرەچ لێدە ئەتواتە ئێستا شارەزا ئەفعالی ئەو ئەمیرەینی چ بەڵایەکە ئەمە لە منداڵی و ئەمەی کوشتی ئەمنوداشی دەرەقەتی ناتینە هەتا ئێستا 101 دەرگیرایە هەر پێم دەکرێت بچەم بەری بدەم هەی غەشیم ئەدی ئەمن لە ماڵێ پێتم نەدەگوت ها ئەو ملک و ماڵەت بە ئاسان ناگەڕێتەوە ناو لە پێت ئێ باشە ئەنگۆ بە من ناڵێن هاتنەوەی من چ لەوانە کەم دەکا بە یارمەتی خۆتانم تەلەفۆنەکەم لەوات فەرموو لۆ نازانی سوزانم تەماحی دنیاە تەماحی دنیاە نییە سدیق ماڵی وێران کردیە ماڵی عالەمی وەران کردیە ئەو پۆز لێدان و کەشخەیە و وەرگرتنی دەسەڵات و گۆڕینی ئۆتۆمبیل و ئەوە تەماحی دنیاە ئەدی کورە کاکەوەلی ئەوانە زۆر غەڵت لە من گەیشتینە زۆر کورە ئەوانە ساغ و سەلامەت بن ئەمن ملک و ماڵی دنیام لۆ چییە کورە ئەتوو وەدەلێ ئەوان وەنالێن نا هەی غەشیم ئەتوو بزانە سدیق ئەگەر ئەتوو دەتانی بەهێمنی ئەو ملک و ماڵی خۆت وەربگریەوە وەریگرەوە ئەگەر نا بڕۆ شورتەی شکایەت بکە باش شورتە لۆت وەرگردەوە ئەتوو دیسا دەست بە هوڕێنان کردوەلی لۆ ئێ باشە تو خوداکێ ئەمن پاشی ئەو هەموو ساڵەی کە تەمەنام دەکرد ئەولادی خۆم بگرم و لە باوشەیان بکەم و بیان دوێنم و تێرماچیان کەم و بۆنیان کەم هاوکە بچم لە سەملک و ماڵی دنیا شکاتیان لێ بکەم ئەمن بمرم باشتر نییە لەو حاڵەی ئەو جە هاوکە ئەمن زانیم ئەمن غەشیمم هەر دەماغم نییە ئەتوو بەهارت هەتا چۆکان هینا ملک و ماڵم هەیە شەریکم هەیە و نازانسە هەڵستان بە ناخێری جانم چوون مۆبایلەکەم بە قەسی ناخۆم تووشی قرد کرد ئەتوو ملت بشتێ باشە ئەو کەش دەچی دەیدێەوە دەستی ئەتوو وەختی مۆبایل کڕینە یان لۆ پۆزی کڕیتت ئەوە زەخیرەیە خواردنە لۆچ کڕیتت ها بڕۆ بیدەوە بڕۆ ئەمن مشکلم کەم نەبوو دیسان چێشە پارەیە ها ئەو پارە کاکە پارەم هەیە پارەم هەیە کاکە پارە لە چێ بوو هەیتم پارە لە چێ بوو کورەدا وەربگرە کورە وەربگرە و پارەی خۆتە ئەی هاوەڕ کورە هەموو عالەم گۆڕات و نەگۆڕات کورە هەیتم ها پارەم پێیە لە چێت بوو لە چێت بوو پارە کورە کاکە حسان هەیتم داچ محەممەدی خۆشی بای هەندەم پێیە داچی محەممەدی چێە بەخوای کورم لە چای خۆم خۆشترم دەویست بەس چ بکەمەوە بەمە ڕازی نەبوو دایمە چای لەولا بوو دا خۆ ئەمە نارێن بابمان ئەتوو خۆشنا هەی بە قوربانت بم ئەمە دەرێن باشە بابمان لۆ نەهاتەوە معقولە دەستە ماری عالەمە شەو ڕۆژ لێوێ دەبی بەس نایە تۆ مارێ باشە نەیگۆ من دەچم پارەتان لە پەیدا دەکەم دانگۆ سەبرتان نەبی کوڕم دوای جێمەکانی پێدەزانم دەچم زانم مەسەلەکە چ لۆ نەهاتەوە واللهی دایە ئەم سرم لە تو لە بابەی دەرناچی لەلایە چکاگوەلی دەرێ ئەم گۆ ملک و مارتان هەیە ئەتوش تا ئێستا لە کلمە باسی ئەوشتانت هەر نەکردیە باشە ملک و ماڵی هەبی نەبی چییە خۆیت بەناوی من نییە وڵادا ئەمنیش باسی بابم کرد لۆ دەستە خوشکەکەم گوتم بابم نووسەر و دەستنووسیە ئەوش گوتی بابی منیش وەڵا نووسەر بووە حەز دەکەم گەلک حەز دەکا بابم ببینی گوتی بزان بابت ڕەفیقی بابم نەبووە زوو وەڵانگۆ عەجایبن ئەمن چزانم دەستی نووسین چییە باشە وچی هاتۆ لێ بپرسن ئەدی و کاغەزانە چییە تا ئێستانم دیتیە دەمێ بزانم چی تێدا نووسرایە ئەوەشم لای ئەو کچی باس کردیە بازمان درۆزم دەرنەچم ڕاستە کچم عەجەلەی مەکە ئەو کاغەزانە ئامانەتن باشە دایە پرسیارە ئەتوو دەتگۆ بابە لە بەلەدێ ئیشی دەکرد مامەلیش دەرێ بابت نووسەر بوو ئەرێ من چزانم لە بەلەدێ چ بوو دیارە ئەو نووسینەشە لە بەلەدەی نووسین بووە چزانمە من کوڕم باشە بابە ئەوانەی لۆ لەگە خۆی هینایتەوە لۆ مامەلی لەگە خۆی نێدەهیناوە یان تۆ بێ کابرا لێوێن دەرمردبی لەوانەشە دەباشە واز لەو مەسەلەی بینە بابێنەوە سەر پورە مامزی هات بۆ داخوازی ئامینێ خوش کرد توی باسکە ئەوە چت گۆ ئەگوتم باشە باشە دەبێت بابە ڕازی بیدایە کوڕم ڕازی دەبیت وەڵای برێم چەوڕە تاخیر بووی
دەبینەوە چ پرتەپرتیتی لە پێشە خۆی ها ئەرێ هەی خەبیر ئەرێ وەڵا دیسان بانجی نەکەین بزانین چ مشکلێکی هەیە چشت بەسەردا هەیە مەرەخیوانت کردێ سەلامت وێرێگەڕ بادەفم بی ئەوەش بۆچی بابیتی ئەرێ ناوی بابتینە بەڕاست شێمە دەرێنە ئەو سێ چار ڕۆژە نایبینم مەسەلە چییە؟ ئەوە لەگە برادەرەکە ئەوی ڕۆژی عەلەسا سەفەر دەکەن ڕاست باش سعاتە چی هاتەوە سێما لۆ معلومات ئەوە هەموو لۆ معلومات ئەوە لۆ معلومات بزانم چێوە سوی چێوە هاتەوە سەلامەت بێ قابلە ئەمە بووینە دائرە ئیستیخبارات چێوە دەچن چێوە کەیفی خۆتیان دەوازیان لێ بینە هەی سەلامەت بێرێ وەڵڵا چی هات تەماشەکە وستك دەردەوێ بڕۆ خواش کرای بکە خواش بەتەمامە خواش کرا بکە کورەوە سەری لە شێتمان لێ نابڕێەوە چیەوە واللهی بەس بڕەزمەتە لەگەڵ لێگەڕە لێ کۆڵانەی ئەو ئیشی ئامینەیە زانی سەد جارە پێگوتێک چم دەستێ مەدە ئەکەیت زانیتی ئەوە ناوی سەدیقە پێم ئامانەتە دەستکاری ئەو ئەوراقانە مەکە ئەرە سەدیق پێ نەگوتم ئەو داچی محەممەدێک چییە؟ کاکە ئەوە ژنەکە بەخۆی بە دوو منداری ئەلێرەیە کوڕەچیشی لە سویدە ئێ باشە ئەوە لە چێ دیت لە چێت ناسی؟ ئەدێم بەتوم نەگوت کاکە ئەمن بە ناوی کابرایەکی دیکە هاتیمەوە ناوی شێمەیە ئەو شێمەیەش مێردی ئەو ژنەی دەرچوو ئەوە دگۆ گۆ زیاتر دەمەوێت تێ بگەم تێ بگەی چییە؟ ئەوانە کە هاتن ویان زانی بابیان هاتیتەوە ئەو منداڵانە بدیت باە وها بە من وەنووسان کو قیر بە بنیشتی وەدەنووسێ بابە بە قوربانت دەبم بابە چاوەکەم ماچکردن و فرمێسک هات نەخوارێ کافرزیش پێیان دەسوودە ئەمەش دەومان بەش بووە کرێت تۆدا ئەو قسە معقولە منداڵان هەڵدەخەڵەتێنی باشە معقولە ئەو ژنە قسەشی نەکردبی باشە کاگەحسان ئەم پرسیارێکی لە تو دەکەم بەس تو خوا خۆت لە خوای مەکە و ڕاست دروستم پێ برێ باشە ئەتوو لە مەوقیفەکی ئەوها ئەو منداڵانە ئەوها پێدوە بنووسێن و فرمێسک بێتە خوارێ بابە بە قوربانتە من بابە ئەوها بابە ئەوها بابە ئەوها باشە ئەتوو مەوقیفت چ دەبی و چ دەرەی ها بابە دامانە ئەو هەیە باشە دیت جەنابن لە مەرکەزی چ دەکرد ئەمیر ئەتوو دیتوو لێوێن دەرێ ئەو ژنە هادەتوو بەردە ها نا ئەمن نەگیرا بووم نا ئەوە ئەو کوڕا ئەو ژنەی مۆلیدەی هەیە لە گەڕەکی مۆلیدا ئەو شکایەتیان لێ کرد و گوتبیان ئەوە چۆک کارەبای دزیە شۆرتە هاتن بردیان ئیخۆ من ئەو ژنەی بەتەنێ بەجینایلم مەجبورم چوم لەگەری بەشک و بەری بدەم کە چوم ئەو کوڕم لەوێن دەرێ دیت تێگەیشتی زۆر ڕوێکی زۆری دەکرد دەمەقالەتشم لەگەری بوو وەخت بوو بە تەواوی بە شەڕش بێ کورە سێ چار جوونیشم بە بابیدا نەشم دەزانی بابی بەخۆم بەڕاستی ئەوە مشکلەیە بەخێر بێەوە کاک شێمە دەڵێ لە سەفەرێ بووی بەڵێ لە سەفەرێ بووم لۆ الحەمدولله ئەوەش برادەرتە لەگەرت بوو لە حدودی پێکەوە بوونە دیارە برادەرمە و برادرێکی خۆشەویستیشمە و لەگەرمارێ الحەمدولله ئەوە شەباح هینایتانەوە لە سەحدودی ها ئەوە دیارە لە شەحنی دایکتانە خوارێ نوێ ئاخر مۆدیلە وەیان تەواوەچی ئەتوو گۆتت تازە لە سەحدودی هینایت وەڵڵا کەیف و مات ئەوە دیاری زورێ خانە لۆتینایەوە نیە تەواو ئافرین کوت زانی کورۆک و نازار و ڕەحمە لە بابەتای خۆ من شارێکمەیە بەزی من علوچە ئەجە باشە من علوجی تو چ لێ بکەیت ئەوە زورێ خان دەزانێت چێ کاگەحسان ئەمن لەو ماڵەی گەورەترین مشکلم ئەو کابرایە دەرێ سێبەرە 24 ساعت لە دوومە کورە خۆشتم دەوێ خۆش هاوە زورێ خانی شاد یاخوا بەخێر بێ خوشکە زورێ دەفەرموو ئەوە کاک شێمە بەخۆ بە شەبەحیاتە کوڕە بابەکەمە تو لە وازیان لێدانی بەو سەوی لۆ ناچیەوە ماڵی خۆت مادی نەبن باسن
هەستە وەرە خواری بە جێی ئەگە بە جێی بگە تا سرێن دەوی قسە بکە لیان گەرە برام لیان گەرە فەرموو ئاغا بەخێر سەرچاو خمن نبي إن شاء الله عندي حد إن شاء الله بخير جلا نەبا تەلەفۆنش ئەزان لە حەسۆی برام بکەم زانم ئەو لە من گەورەترە هەموو شتێکی دەزانی کە بابم ملک و ماری هەیە یان نیتی هەموو شتێکی دەزانی دابزانی داخۆ دەزانی نووسەرە دنیا باشتی جێرانە کاکە تو بە من برێ ئەسۆ تەلەفۆنێت لۆر قەپات برە برامەوەی ئیشی خۆمە ئیش خۆم دەزانم لەو قەپاتم کردێ برای من ئەلی ئەو ئیشە تێ کاتم ئەم برێ بزانێ ئیشی تو چییە؟ کورە بابم بەر بووە پێم دەڵێ یان ڕام کێشیان پارەم لۆ بنێرە برای من ئەو جەکاکە بێتێران هەر مشکلە لۆ دروست دەکات مشکلە کورە برام تڕحێ بینیمە ئێرە داکم پێمی گۆ کوڕم واز لە بابت بینە فکر لە بابت مەکەوە پارەکەی لە خۆت سەرف بکە مێوە تێگەیشتی برام ئێتاوە مڕەوە ناتوە حیفم نەکرد بسمەوە لێرە شێتم بێعەقڵم لێرە بەنۆ هەدی خودت بۆ برای من هەتا ئێرابی دەرێ نییە نییە برای من هەروە دەکەم برام زۆر باش هەروە دەبی تێدا بیخۆوە دەرەجەیەکە بە خودای هەروە دەکەم ئەدەبەسا بەجێ چێ دەکەم تەماشای ئیسان بێ قیمەتی تەلەفۆنی داخستیە کاکە خۆم نیچم لە تو ناوێ عالم چار پێست تەلەفۆنی بەس بۆ برادەران ناردیتەوە هەدوو تا ئێستا تەلەفۆنێکیش لۆ منە ناردیتەوە وازانین داوای تەلەفۆنی لێ دەکەم یان داوای پارەی لێ دەکەم آخر ئەو دابڕانەی منیش حکایەتێکی زۆر ناخۆشی لۆ من دروست کردو حکایەتێکی زۆر ناخۆشی لۆویش دروست کرد یعنی ئەویش کە مێردی کردی خۆ لە خۆشی خۆی دیارە مێردی نەکردی جێبگرە ئەو کاغزانە هی نابووتەوە ئامینە دیتی ئەوە ئیبابی دەستە خوشکەکی ئامینێ ناوی ناهیدەیە ناهیدە چیشی منە بەڕاست الحەمدولله زۆر جار ئامینە دەگۆدایە ناهیدە دەڵێ دەمەوێت بابت ببینم مادە بابی تو نووسەرە ئەکەیت باب مەناسیتن زۆر چاکە زۆر چاکە بە هەروەها تێبگە بە ئامینەوە تێبگە ئەو ئەوراقانە هی بابی ناهیدەیە زانی ئەوەلی کە ئامینە وەرەقەکانیدا دیت زۆر کەیف خۆش بوو بەڕاستی ترسا بەس دوای کردی هەرەدا مزجێنی چییە وەڵا گۆتیتیان مزجێنی تەدەینی مزجێنی لۆ بدەنێ ئاخر ئالەسەس ئەوە بابی دیتیتەوە کچێ ئەمن مزجێنی دەدەمە ناهیدەی و دەدەمە تو دەدەمە محەممەدیش بەس بگەمە کچەکەی خۆ
زمان بەڵێ کو وەڵام چوو لە چکار دەکا ئەمیر بکەن چون کاکەبیر هەمویان دەردەکا ئەو های کردێ بە کەیف خۆی ئەزانی بۆ ئەرێ ئەوەی تەمەنی 30 ساڵ بەسەرەوەیە ئەبێن دەرتاکەم ئەمرۆ کاک ئیحسان کەس هەیە تەمەنی 30 بەرەو سەرەوە نەبێ هەمووی کابرای گەورەن و بە تەمەن و شتیوا چۆن نەبێ کاک ئیحسان منطقة ولايات البطيخة إذا قدرت كده كاكستان خمن نبي أم بخم دين متى يشكا جورة النبوة باشا داري خو حافظ تبغى تقوم على داري زمان تبغى ديسان أمير بزاني سن عملها هم يدير كدينا أو بيصير خدمة الشيء ساق دكم أديو بيلقانا دوس رابع قلت نتا استاكا أو يفيرش كده أو يجدر دكم تيدا جاي مقصد الشيء يعني هم فيلم كدينا أتوبي عمي دوق بيتن أو كابريا كاد بإكوانا أو يجدر دكم أو كابريا تيري والله بشعبان لو مالي در دكم والله شيء صديقي بابهم بري لا كابريا جستونا تاين دارمكا أتو دي بيتيا داري تيدا جاي ناس أنا بتشي بيان دوكسة باش بكي والله خوري تدري هسا ولا بياتو بيتيا داري هسا تبرو داري هسا خوري سر خوش كومرجينا لدست دايا استوى ورا برا قاعد ذاك دي كاي بيني هاي بينا زبا بابا 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 ئەو ڕقانەی نابوت دەتگوت ئامانەتە ئەو ڕقانەی بابی برادرەکمە لە کولی لەگەڵما باش ناوی چیە؟ ناوی ناهیدەیە بابی ناوی سدیق بێشەنسە ئەی ژۆکی تو مەشهور بووە سەدیق بێشەنس؟ بەڵێ بابا باشە ئەو کچە لەگەڵە تۆ لە کولیەی چەکە؟ بەڵێ ئەو لەگەڵ منە بەس ئەو لە قسمی دەرهێنانە ئەخیر ساڵیتی دەرهێنا زۆر چاکە کچم کەواتە پێی بڵێ بابم دەیەوێ بتبینی لەگەڵ خۆت بهینە ماڵێ بەسەر چاو بابەجیان پێی دەڵێن بەسەر چاو بەخوای دڵم خۆش هەردووکتانەوە ها دەبینم باب و کەس پێکەوە ڕاوەستانە حەسوودیت بەوەندەش هات بەوەندەش حەسوودیت هات بابەجیان گوێی لێ مەگرە ئەو زۆری دەڵێ بڕۆ بۆ ئیشەکەت بابەجیان باش دیارە تەعین بۆ لە وەزیفەی بڵێ وا بزانە دیارە تەعین بووە الحەمدوللا دەباشە تو زۆرت پێ ئەمن دەڕۆمە ژۆرێ هەنکە تەکسیەکەم دێ دیارە ئەو وەلیە درۆی لەگەمە کرد بەمنی گۆر لە کۆمپانیایە و ئەتوش تەعین دەکەین هەر مەقسەدێ بوو پارەی لێم بەخەر دەگریتن باشە فەتا ئەوە چێت دیسان چ پرتە پرتە کاچی خۆم کورە کوو پرتە پرتم نەبی هوەلی پارەی لە من بەقەت وەرگتیە دەرچوو کاکشێمەش وەزیفەی هەیە ئەوە چیەوە چینەک دەلێ مۆنیکا چینەک دەلێ کاگوەلی چینەک دەلێ شێمەوە چت بەسەر هاتێ سەلامەت دیارە کەس لێرە نییە خۆم بگۆڕ بچم دوو قسەی لە بەستیقی باشەوە لو دیسان نەهاتەوە دیسان تاخیر بووە فەندی ئێ باشە ئەو بە پێ هاتو چۆی دەکات دەتەسێن دیسان سیارە خۆی لێدابی ئەوە جەنابی هاتەوە پەیدا بوو بەس تخوا ئەو کابرایە لە ئیرانە بمە باە باشتر نەبوو لە بۆوی بەڵڵا حیفە دەبایەوە لە فندقی پێنج نزوم بخەویتن
فەرمو خوشکم ئەتو چێ؟ ئەمە چێ بەیان ئەتو چێ؟ خوشکم ئەتو غەڵەت هاتی ئەگەر لە بۆ کڕینی خانی هاتێ منەوە خانی نافرۆشم محتەمەلە ئەوەی تەنیشتم بیفرۆشی ئەدی کا برادەرەکەت برادەرەکەم ئەوە هاتەوە فەرم ئەوە هات بەخێر بێ فادی خان خێزانم داچی ئەمیری